سەروبەندی زۆرێک لە هەڵبژاردنەکان و ئاڵوگۆڕی دەسەڵاتی یەکەی ئیداری ناوچەیەکی هەرێمی کوردستان لە حیزبێکەوە بۆ حیزبێکی تر بەوتەی بەشێک لە حیزبەکان خۆیان و تەنانەت هاوڵاتیان و ڕێکخراوەکانیش کاتی زیادبوونی ئەنجامدانی کاری نایاسایی و زیادەڕۆیکردنە سەر موڵکی گشتی و لێنەپرسینەوەی ئەو کارانەیە لەلایەن بەشێک لە هاوڵاتیان و خودی فەرمانگە حکوومیەکانی ئەو ناوچەیەوە ئەنجام دەدرێت. لە ئێستاشدا بەشێک لەو حیزبانە کە لە ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستان پۆستی حکومی نوێ وەردەگرن نیگەرانی خۆیان ناشارنەوە لە ئەنجامدانی بەشێک لە کارەکانی بەرپرسانی پێشخۆیان. هەموو ئەمە ئاڵوگۆڕ نابێتەوە ئەوەی کە ئەگەر ئەو بەرپرسەی پێشوو هەنێک شتی لەسرە ینی بسڕێتەوە لێ چونکە خەڵکی چاوی هەیە، خەڵکی گوێ هەیە، خەڵکی ئەزانێ وەدی کۆمنت هەیە ئەم ساڵ چاوپۆشی دەکەی ساڵێکی تر ئەی دووتر لەبەرەوە مادام یاسا سەروەر بێ و هەمان پشتگیری یاسا سەروەری بکەین ئەگەر 10 ساڵی تریش بێ و 15 تریش بێت هیچ کەسێک ناتوانێت دەستی یاسا ڕاکە. لەگەڵ بانگەشەی پێگەنانی حکوومەتی بنکەفراوان لە پارێزگاکانی هەرێمی کوردستان لەلایەن حیزبی دەسەڵاتداری ئەو پارێزگایەوە، بەڵام تا ئێستا لە سنووری پارێزگای سلێمانی زۆرترین ئاڵوگۆڕی دەسەڵات لەلایەن حیزبەکانەوە ئەنجام دراوە. لەو ئاڵوگۆڕانشدا بزوتنەوەی گۆڕان و لیستی خزمەت ڕەخنەیان لە بەشێک لە یەکە ئیدارەکانی پێش خۆیان هەیە و دەڵێن لە کاتی یەکلایی بوونەوەی ئەو پۆستانە بۆ لیستەکەیان زیادەڕۆیی و کاری نایاسایی زۆر کراون. لە ڕووی قانونیەوە هەر کەسێکە جەریمەیەکە ئەگەر مدیر ناحەیە قایم قامیە محافظیاهی ئەو شوێنە گۆڕانکاری بەسەرابێت لە سەردەمی کەسی دووەمایە حیزبی دووەم لایەنی دووەم کە ئەو پۆستە وەرەگرێت ئەم کەسە تەبریە نابێت بێ و کەسی کە پۆستی تازە وەرەگرێت تۆزێ بەرچاوی ڕۆن بێ و متابعە و کێشانە بکە کە لەو سەردەما ڕوویاوە. لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە لە ئێستادا یەکێتی نیشتیمانی 32 پۆستی حکومی ڕادەستی بزوتنەوەی گۆڕان کردووە و بڕیاری شەحەڤە پۆستی دیکە ڕادەستی لیستی خزمەت بکات و لیستی پارتیش لە ناوچەکە 5 پۆستی بۆ دانراوە. لە ئێستاشدا بەشێک لە ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەسەر پشتی ئەو لیستانە کەوتونەتە لێکۆڵینەوە و کۆکردنەوەی دۆسیەکانی گەندەڵی و زیادەڕۆیی لە کاتی ئەو ئاڵوگۆڕانەی دەسەڵات کە ئەنجام دراون. من ساڵێکە دەست بەکار بووم ئەگە سیروانش بەجێ بێڵم پێشنیار کراوم بۆ جێگیری پارێزگاری هەڵەبجە لەبەرەوە هەر سیروان هەر لەژێر فەرمانڕاوی داری خۆمانە ئەبێ و من ناتوانم سیروان بەجێ بێڵم چونکە سیروان بەشێکە لە ناوچە کارجێرەکەی کە ئێمە لە ئایندەی پارێزگای هەڵەبجەیە ئەوەکەین، بەڵام مەسەلەی تەجاوزات ئەوە عامە. بە جۆرەی ئامارەکانی داواکاری گشتی و شارەوانیەکانی سنووری پارێزگای هەڵەبجە و بەشێک لە ڕێکخراوەکان لە سەروبەندی بانگەشەی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان و عێراق و ئەنجومەنی پارێزگاکان زۆرترین زیادەڕۆیی کراوە تا سەر موڵکی گشتی و زەوی نیشتەجێبوون بەدەل لە ڕێنمایەکان بەسەر هاوڵاتیاندا دابەشکراون. وریا حەمەکەریم NRT هەڵەبجە.